ئەچمەلای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان زانکۆی سلێمانی وەرکشۆپێکی تایبەت بە وەرچەرخانی دیجیتاڵی ساز کردووە و لەگەڵیشیە باز لە گرنگی توێژینەوەکان لە وەرچەرخانی دیجیتاڵیدا کراوەوە لە هەمان کاتدا پێشانگایەکی شێوەکاری هەر تایبەت بە وەرکشۆپی وەرچەرخانی دیجیتاڵی لە زانکۆی سلێمانی کراوەتەوە. قسە باسی زیاتر هەم دەرباری بابەتەکان لە وەرکشۆپەکەدا و هەم دەربارەی ئەو پێشانگا شێوەکاریەش کا کراوەتەوە. قسە و باس لەگەڵ زۆر بەڕێز شیلان فەتحی هەمەوەندی کابەڕێزیان ڕێکخەری پەیوەندیەکانی زانکۆی سلێمانی. یەخوا بەخێربێ شیلان خان، بەخێربێ سەرچاو. ممنونم، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە تێجوانە. وەرکشۆپی وەرچەرخانی دیجیتاڵی بەمانای چییە؟ وەک ئەزانن ئێستا ئێمە لە سەردەمی تەکنەلۆژیایە ئەژین و لە سەردەمی تەکنەلۆژیاشە ئێستا شتێکی ترکە هاتوۆتە باوە و زۆر زۆر گرنگە و زۆر قسەی لەسەرەکرێ کە زیرەکی دەستکردە. بۆیە ئێمە وەکو زانکۆی سلێمانی لەگەڵ ڕێکخراوی مشکات کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵای بەغدایە و موئەسسەسەی ئیمارات بۆ بەرهەمهێنانی هونەر و کولتور و پەرەپێدانی تواناکان بۆ ماوەی 2 مانگێکە بێ کەوتینە گفتوگۆ بۆ ئەنجامدانی ئەم وەرکشۆپە و لە نێوانیشیاندا ویستمان ئەم بابەتە پەیوەستکەینەوە بە ژن لەبەرەوەی لەم هەموو ئەم پێشکەوتانەدا ئەبینین زۆربەی هەموو کرانەوەیەک ڕاستە دەرفەتی زیاتر ئەدا بە ژنان بۆی بچنە پێشەوە، بەڵام لە بڵندایانی بەرامبەرە ژنان زۆر زۆر بەر هێرش ئەکەون و بەر تەشیر ئەکەون و عزێت ئەدرێن. بە تایبەت ئێستا ئەم زیرەکی دەستکردە ئەتوانرێت زۆر زۆر شتی پێ بکرێ کە لەواچێ لە بەرژەوەندی ژن نەبێ. بۆیە ئێمە وەکو لجنەی زانستی ئەم وەرکشۆپە زیاد لە 50 توێژینەوەمان بۆ هات، بەڵام ئەوەی هەڵمان بژارد 16 توێژینەوەمان هەڵبژارد، 8یان هی مامۆستاکانی خۆمان بوو لە زانکۆی سلێمانی، 8یان هی ئەو مامۆستا بەڕێزانە بوو کە لە خواروی عێراق و لە دەرەوەی عێراق بەشداریان کردووە. زۆر باشە. ئەوانەی کە بەشدار بوون واتە وەرکشۆپەکە تایبەت بوو بە کێ؟ کێ بەشداریت کرد بوو تایدا؟ وەکو باسم کرد لە هەموو زانکۆکانی عێراقەوە بەشداربووی تیا هەیە. لە زانکۆی سلێمانی 4 توێژینەوەمان وەرگرتووە، لە دەرەوەی زانکۆ 4 توێژینەوەمان وەرگرتووە. توێژینەوەیەکیان مەسەن توێژینەوەیەکمان وەرگرتووە هی گروپێکی خوێندکاران هی زانکۆ ئەمریکیەکان کە لە بواری سۆفتوێرە کار ئەکەن، شتێکی تازەیان پێشکەش کردووە. ناونیشانی توێژینەوەکان تۆزە سەرنجڕاکێش بوو چی بکرێت، چۆن زیرەکی دەستکرد بەکاربێنین بۆ ڕێگەگرتن لە تیجارەتکردن بە ژنان. یعنی ئەمە باسی ئەوەکە کە ژنان بە تایبەت کە ئەیانوێ بچنە بواری کارکردنەوە چۆن تووشی ئەو فریودانە ئەبن لە ڕێی تەکنەلۆژیاوە فریو ئەدرێن. بەڵێ زۆر تونند و تیژی لێکەوێتەوە. یەکێ لە توێژینەوەکان لەسەر تونند و تیژی بۆ ئەو تونند و تیژیانەی کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە لە ڕێی تەکنەلۆژیاوە. توێژینەوەیەکی تر لەسەر وێنەی ژن بوو لە ناو ڕاگەیاندنەکان، یان خراپ بەکارهێنانی ڕاگەیاندن بۆ ژن یان بۆ وێنەی ژن، چۆن ئێمە بتوانین سوود لەم تەکنەلۆژیا سەردەمانە ببینین بۆ ئەوەی مەکتەبەیەکی بڵێن ڕقمی ئەلکترۆنی گەورەمان هەبێ، فراوانمان هەبێ کە توێژەران ئەتوانن سوودی لێ ببینن. و بابەتی تریش لە ڕووی ئەم توێژینەوانەیە بڵێن چۆن ئێمە زیرەکی دەستکرد بەکاربێنین بۆ ئەوەی ژنان لە ڕووی پەرە بەتواناکانیان بدەین لە ڕووی یاساییەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ئەوەی ئێمە چۆن ژنی سەرکردە دروستکەین بەکارهێنانی یا سوودوەرگرتن لە زیرەکی دەستکرد و ئەم تەکنەلۆژیا سەردەمانە. ینی بابەتەکان زۆر زۆر سەرنجڕاکێشن و شتی زۆر زۆر جوانی تایە و ئەمڕۆ تقریبەن 8 توێژینەوە تەقدیم کرا و بەیانیش 8 ترمان ماوە. زۆر باشە. باس لەو یاسایانە کرا تایبەت بە پێشێلکردنی مافەکانی خانمان و ژن بە تایبەتی لە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا. بەڵێ ئەو یاسا ئەوە توێژینەوەیەکمان هەیە سبەینێ لەسەر ئەوەیە لە ڕووی یاساییەوە ئێمە ژن هەندێک پێشنیاری تیا هەیە کە ژن خۆی چۆن بتوانێت لە ڕووی یاساییەوە چۆن خۆی بپارێزێ لەو کەسانەی کە خراپ ئەم تەکنۆلۆژیانە بەکارهێنن
من باسی یاساکانەکە و ینی وەکو ئەتوانین بڵێن وەکو هۆشیارکردنەوەیەکی ژنانە لە ڕووی یاساییەوە چۆن سوود لەو تەکنەلۆژیا ببینێ بتوانێت خۆی بپارێزێ مەسەرەن تۆ ئەکاونتێکت هەیە یان چەند ئەکاونتێکت هەیە چین ئەو هەنگاوانەیە ئەلکترۆنیانەی کە تۆ ئەتوانی بیکەی بۆی ئەکاونتەکە پارێزراو بێ سنووردار بێ کەس نەتوانێت وێنەی تۆ بەرێ ڤیدیۆی تۆ بەرێ بە شێوازێکی خراپ بەکاری بێنێ ئەوە سبەینێ ئەو توێژینەوەمان هەیە. زۆر باشە گرنگی ئەم جۆرە وەرکشۆپانە نەک تەنها لە ناو زانکۆکانی سلێمانی و زانکۆکان بەگشتی لە شوێنەکانی تریش ئەو هەموو جونگەکانی تر با بڵین چەندێک گرنگە کە وەرکشۆپی لەم جۆرەی هەبێت بۆ ئەوەی کە خانمان زیاتر هۆشیار خۆی هەموو کۆنفرانسێک هەموو وەرکشۆپێک زۆر گرنگە ترەگەر لە ناو زانکۆبێ یان لە دەرەوەی زانکۆبێ ئەگەر ڕێکخراوە پێی هەستەیان ناوەندێکی ئەکادیمیۆک زانکۆی سلێمانی پێی هەڵسێ ئێمە طبعاً لە زانکۆی سلێمانی چۆن توانیمان ئەم هەنگاوە بنین لەسەر سپاردەی سەرۆکی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر کۆسار بەشێکمان دروست کردووە لە ناو زانکۆ بەشی هەماهەنگی نێوان زانکۆ و کۆمەڵگایە لێرە و لێوەی ئەمان بیست زۆر جار گلەی ئەهاتە سەر زانکۆ مەسەلەن زانکۆ ئەو هەموو پرۆفەیتایە ئەو هەموو یاریدەدەری پرۆفەیتایە ئەم هەموو بڕوانامەیەتایە بەڵام هێشتا با بڵێن بۆشاییەکی گەورە هەیە لە نێوان ئەم ناوەندە ئەکادیمیانە و لە نێوان کۆمەڵگایە ئەم زانکۆ بۆ ناتوانێت خزمەت بە کۆمەڵگا بکە ئەم بەشەی دروست کراوە بۆ ئەوەیە بۆ ئەوەی ئەو بڵێن ئەو فەجوەیە ئەو بۆشاییە لە نێوان زانکۆ لە نێوان کۆمەڵگا پڕ بکەینەوە ئێستا ئەم بەشەی ئێمە کە کاری تیاکەین و ئیشی لەسەرەکەین لە زۆر بوارە هەڵ ئەسێ بەکردنەوەی ئەلەم جۆرە وەرکشۆپ و دەوراتی تەدریبیە بۆ زۆر مەسەلەن بۆ گەنج هەمانە بۆ دام و دەستگاکانی حکومەت هەمانە لەگەڵ پەروەردەیە هەمانە بۆ مامۆستا هەمانە چۆن مامۆستا خۆی بتوانە بکایە بۆ ئەتەکێت هەمانە ئەمە بەردەوام ئێمە وەکو زانکۆ ئێستا هەڵەسین بەکردنەوەی ئەو وەرکشۆپانە طبعاً هەموو ئەم جۆرە وەرکشۆپانش ئەمێنێتە چەند لەسەر ئەو کەسەیەکە بڵێن ئەو لایەنەیە کە ئەیکاتەوە یان ئەو توێژەرەیە کە بابەتەکە پێشکەشەکە ئەوە نەژە سەر ئەو کەسەیە کە بەشداری لە وەرکشۆپەکە ئەکات تا چەند بەجددی هاتۆتە ناو وەرکشۆپەوە ئەوێ فێر بێ ئەوێ پەرە بەتواناکانی خۆی بدا لەو بوارەیە. زۆر باشە ئەمڕۆ چەند توێژینەوە پێشکەش کرا و چەند ڕۆژ بەردەوامە بێت و بابەتەکانی ترچین کە ئەمڕۆ هەشت توێژینەوە پێشکەش کرا توێژینەوەی یەکەممان لەسەر خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا بوو بۆ ژنان و ژنان چی بکەن بۆی خۆیان بپارێزن توێژینەوەی دووەم لەسەر ئەو بوو ئێمە ژنان تا چەند ئەتوانین سوود لەم تەکنۆلۆژیایە ببینین لە بواری توێژینەوەیە مەسەلەن تۆ وەکو خوێندکارێکی ماستەری یان خوێندکارێکی دکتۆرە یان ئەگە هەر خوێندکارێکی ئەتەوێت توێژینەوەیەک بکەی لە یەکێ لەو بوارانە چۆن ئەتوانی سوود لەم تەکنۆلۆژیا سەردەمانە ببینی بەداخەوە ئێمە وەکو کورد و ئەتوانم بڵێم وەکو عەرەبیش بۆ هەتا ئێستا نەمانتوانی وەکو پێویست سوود لەم تەکنۆلۆژیا ببینین لەبەر ئەوەی هەموو ئەو بابەتانەی کە پێی ئەوترێ بابەتی ڕەقمی یا بابەتی ئەلکترۆنی بە شێوازێک داڕێژراوە بۆ زمانی ئینگلیزی داڕێژراوە بۆ زمانی کوردی و بۆ زمانی عەرەبی نییە ئەم چەند خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە بۆچی وەکو کوردی زمانی کوردیە وەکو زمانی عەرەبی ناتوانین سوود لەم تەکنۆلۆژیا ببینین ئێمە ئەزانین ئەم تەکنۆلۆژیایە هەموو پیتێک ئەکاتە ڕەمزێک یا ئایکۆنەیەکە لە ناو سیستەمەکەیە لەبەر ئەوەی زمانی کوردی و زمانی عەرەبی زمانێکن پیتەکان بەیەکەوە ئەلکێن لە ناو وشەیە لە دوای ئەوەش لە ناو ڕستەیە بۆیە کە ئەم بابەتە داخڵی ئەو سیستەمەکەی بڵێن سیستەمەکە ناتوانێت وەکو پێویست پیتەکان بناسێتەوە ئەمجا مەسەن بۆ زمانی عەرەبی ئەمە زمانی عەرەبی زمانێکە پێی وترێ حرەکاتی هەیە فتحە و زەم و کەسرەی هەیە ئەمەل بۆ ئەو سیستەمە عەقڵی وەری ناگرێ لەبەرەوە ناتوانێت بخوێنێتەوە یان کە ئەشی خوێنێتەوە بە یەک تایپ وەرەگرێ مەسەن بەس بە فتحە وەرەگرێ بە زەم و بە کەسرە وەری ناگرێ بۆیە ناتوانێت وەکو پێویست واتە دقیقەکەت بداتێ طبعاً ڕێگە چارەش زۆرە بۆ ئەوەیە ئەتوانین ئێمە مەسەلەن هەر توێژەرێ هەر باحسێ هەر کەسێ هەر نووسەرێ ئەگەر بتوانێت بابەتەکەی خۆی تا زیاتر ئەپلۆد کا لە ناو سیستەمەکەیە ئەوە
ئەوە زیاتر بەکاردێ و زیاتر سیستمەکە فراوانە بێ و دەوڵەمەنە بێ وەکو مەکتەبەیەکی ڕقمی ئەلکترۆنی بۆیە زیاتریش توێژەران ئەتوانن سوود لەو بابەتە ببینن. زۆر باشە لە ناویدا پێشانگایەکی شێوەکاریش کرا بۆ پێشانگاکە گزارشتی لە چیە کرد؟ پێشەنگاکە گزارشتی لە بڵێن ڕابردوو هاوبەشی یان ئایندەی هاوبەش و ڕابردووی هاوبەشی نێوان نەتەوەکانی ئەم ناوچەیە ئەکرد. مەسەن ئێمە وەکو کورد و عەرەب کە لێرە ئەژین یا با بڵێن لە شەرقی ئەوسەتا ئەژین کولتورێکی هاوبەشمان هەیە، خاکێکی هاوبەشمان هەیە، زۆر شتی هاوبەش هەیە، ئایندەیەکی هاوبەشیشمان هەیە مادام ئێمە لەم لێرە ئەژین لەگەڵ ئەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵین. بۆیە ئەبینی زۆربەی ئەو لەوحانەی کە کرا بوو تعبیری لەوە ئەکرد لەو هاوبەشی ئەکرد. مەسەرەن لەو حەیتایە هاتووە عێراقی وەرگرتووە لە خواروی عێراقەوە وەریگرتووە بە ئایکۆن وەریگرتووە بە ڕەمز لە ئەهوارەکانەوە وەریگرتووە بە لەمەکانی ئەهوارەکانی وەرگرتووە ئەمانە مەجموعەیە مامۆستان لە بواری بۆ جاجیان هەندێکیان هەر فعلەن خۆی لە بواری هونەری تەشکیلیایە هەندێکیان خۆی ئەو بەهرەیە هەیە ئەو توانایەیە توانیوێتی ئەو لەوحانە دروستکە بۆ ئەم پێشەنگایە بەشداری تیا بکە. دەستەکانت خۆش بێ، زۆر خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارەیە لەگەڵ تۆ بووم. سپاس بۆ تۆ جارێکی تر شیلان فەتحی هەمەوەندی پرۆفیسۆری یاریدەدەر و هەروەها ڕێکخەری پەیوەندیەکانی زانکۆی سلێمانی. زۆر سپاس بۆ ئێوە، من خۆشحاڵتر بووم، زۆر سپاسدانەکەم.